والله دانەیە گاتە بوو ئەگریا و ئەترسم دایکم بچێتە جەهەنەمەوە بەهۆی تۆ ئەموت بۆ ئەو 1 ملیۆن جوێن بە خوشک و دایک و کچ و ژنەیەدا چەند بیدعە و گومڕایی هەیە ئەمڕۆ ئەگەر تۆ بڵێ من نایکەم ئەوە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم نەیگرتووە خەڵک بێتەڵە تۆ تێک چووی بووی بە وەهابی تۆش بووی بە توندڕە و تۆش تیا چووی ئێستا ئەمڕۆ یەکسەر ئەڵێن مەلا هەڵۆوای لێ کردووە وەڵی گەنجێ بۆ لام ئەوە نم بەزەیی پیاتەوە ئەگریە لە لامە ئەڵێ مامۆساگەر نمانزە من بۆچی چی و کردووە ئەڵێ بەخوا هیچم پێ نەوتووی هیچم نەکردووە بەس ئەڵێ کە لە مەجلیسێکە قسەیەک ئەکەم لە قسەی تۆ ئەچێ ئیتر بە جوێن تۆدا ئەگیرێتەوە بە بوختان تۆدا ئەگیرێتەوە ئەمەندە سوکایەتیت پێکرێ ئەمەندە جوێنە پێدرێ هەر مەپرسە والله دانەیە گاتە بوو ئەگریا و ئەترسم دایکم بچێتە جەهەنەمەوە بەهۆی تۆ ئەموت بۆ ئەو 1 ملیۆن جوێن بە خوشک و دایک و کچ و ژنەیەدا هەمویان وان ئاوان و لە مەلها بوون و ئاوا بوون و ئەمە وایە و ئەمە خۆی وایە وتم وەڵی بەخوا کچم گەورە نییە تا بزانێ باوکی چیاڵێ و چی ناڵێ مناڵ بەخوا دایکیشم حەزی پێ نییە و قسانەیەک بەخوا خوشکیشم حەزی پێی نییە هەر لە بەر ژیانی خۆمەڵێن باتیانە چی بەخوا خێزانیشم میوان گوناحیان چێ جوێن بەوانێ گوناحیان چێ جوێن بەوان کاگە ڕق لە خۆمە جوێن بەخۆم بە کێشەمان نیە بەس بە تۆ چی بۆ لایەن یعنی لە قوڕیش پیستر بەخوا قوڕیش جوێنی نادا بە خوشک و دایک و ژن و کچوانی ڕەسوڵ الله صلی الله علیه و هەر بۆ خۆی بوختانیانە کرد و قسەیان هەڵەبەزێ کاگە تۆ خەریکی خۆم بە بەڵام تۆ هەقیەوانە چییە بەخواوانیش حەز ناکەن ئەو قسانە بکەم وەڵڵا سەد جار پێیان وتم مەیکە ئیتر بۆ شتانەی کە ئەمڕۆ هەموو کەسێک بڵێت مناڵە وردە و با بمێنی و با ئەوانە ئەوە حاڵی ئەو خەڵکەیە وای لێ هاتووە ئەگەر لەگەڵیانە گومڕاییەکە نەکەی باشە تۆ گومڕاه کراوی ئەگەر تۆ لەسەر سنەت خۆ ڕاگری گومڕاییەکە لەگەڵیانە نەکەی تۆ گومڕاه کراوی بۆ خۆی عەکسە ئەوان هەموویان گومڕا بوون تۆ لەسەر سنەتی بەڵام ئەو وا تۆ بینێ حوزەیفە وا فەرمێ ئەڵێ تۆ گومڕاه کراوی تۆ تێک دراوی جای تر تیکە شتێکی یاوی گوایە من تێکم مای